زۆر زۆر بەخێر بێن بارێزان. ئەمڕۆ هۆکاریەوەی ویستم لێرە بەیەکەوە لە خزمەتیەوە بین بۆم بوو پێتان بڵێم ڕۆژی هەینی ڕابردوو ویستم سەردانی شوێنێکی حکومی بکەم کە لەلایەن ئەم بەڕێزانەوە پاسەوانی لێ دەکرا. ئۆتۆمۆبیلێکی تریشم لەگەڵ بوو بەبێ ئەوەی بزانێمەکەین ویستمام چین سەردانیام شوێنە بکەین. ئەم بەڕێزانە ڕێگەیان لێگرتین و گوتیان ڕێنمایەکان وان کە چوونە ژوورەوە بۆ ئەم شوێنە ڕێگە پێدراو نییە. ئەو برادرانی لەگەڵیشم بوون هەرچەندە ناسنامەی خۆشیانیان پێشاندا بەڵام گوتیان ئێمەش بەرپرسمان هەیە پێویستە پرس بە بەرپرسەکەمان بکەین بۆ ئەوەی بزانین ڕوخسەت هەیە یان نە. ئێمە دەدەقە چارێکێک چاوەڕوان بووین تا گوت دواتر ئێمەیان ناسی و ڕێگەیان پێدا سەردانی ئەم شوێنە بکەین. من بۆیە ویستم ئەمڕۆ بانگی ئەم بەڕێزانە بکەم بۆ ئەوەی دەستخۆشیان لێ بکەم و سوپاسیشیان بکەم بۆ دڵسۆزیان بەرامبەر بەو ئەرکەی لەسەرچانیانە و تاکوی ئێمە خاوەنی دڵسۆزی وەکو ئێوە بین من دڵنیام کە کوردستان لە دەستێکی ئەمیندایە. شانازیتان پێوە دەکەم بەوەی کە ئەرکی خۆتان جێبەجێ کردووە و تاکو دڵنیا نەبوون ڕێگەتان نەدا و ڕێنماکانتان وەکو بەرپرسی ئێوە بە ئێوە گوتبوو جێبەجێتان کرد. بۆیە ئەمڕۆ ویستم بۆ تەقدیر و سوپاسیەوە لێرە لە خزمەتیەوەدا بم و هەم سوپاستان بکەم هەمیش خەڵاتتان بکەم. دەستخۆشیتان لێ دەکەم و شانازیتان پێوە دەکەم. زۆر زۆر سوپاس بۆ ماندووبوون و بۆ دڵسۆزیتان. ئەمە وەکو سوپاسنامەیە ڕۆژنامەت بۆ سوپاسانەکەم بۆ بورە سەرچەند دەستخۆی. دەستخۆشیتان لێ دەکەم ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بن نمونەتان زۆر بێ ئینشەڵڵا. دەستخۆشیتان لێ دەکەم.